ئەگەر دەیان مەگە ئیلا قەتل کات تەنها بەس کوشتن نەبێ ئەگەر کوڕێک دایکی و باوکی خۆی کوشت دایکی خۆی کوژێ کوشتنەکە ڕەگرە لەسەر میرات تەنها کوشتن دکتۆر ئەدرێ بە سەلامێک کە ئیسلام نەبێت کافر بێت میراتە درێ بۆ مەسەل ئەوەی بابەتە خلافی تیا لە بەین زانانە ئەگەر دیدەکان جیاواز بوو ئەوە لە ڕێی زانانە ڕای جیاوازی هەیە ڕایەکمانەیە کەڵە نادرێتێ ڕایەکیشمانەیە کاڵمەدام کوڕی بێ بە قەرابەکەی هەبێ هەر پێدرێ ئەوە ئەکەوێتە سەر تقریبان جۆرەی دەوڵەتی دوگادە حکوومەت و فتوا و ئەو کاتێ و شوێنانە سەیری و کەساکە ئایا مەسەن بێدینێکی چۆنە بێدینێک هەیە دژایەتی دایک و باوکی دژایەتی دایک و باوکی ناکە بۆ خۆی بێدینێک بووە هەشت بۆ دژایەتی کردوون تا سەر ئێسقان ئەوەی پەتپەتیە پێی کردوون ئەوەی ناڕەحەتیە پێی کردوون لە بەسەری ئیمان و دینداریەکانە ئەمان حەقی خۆیەتی هیچیان نەدەێنێت چۆکەمە بە تەواوەتی خۆی دابڕیوە بەس هەیە بێدینە بەڵام بەرامە دایک و باوکی بە ئەدەب بووە ڕاستە ئەوە جیاواز لەگەڵەوەیە دوشتی جیاوازەوە فەرقیان هەیە بێدینێکی بە ئەدەب و بە ئەخلاق ئەبێ مافی پارێزی بەڵام بێدینێک کە ئەخلاق ناپارێزێ ئەمە جێخۆیەتی لەوانێ بڵین ئەو دایک و باوکەم دیندارە و چاکە ئەم مافە پاران هەیە حەق وایە کەسێکی بێدەبی ئاوا لێ بە بەشکەی ئەو گادە فتواکە و دەوڵەتەکە بڕیارەدا لەسەر ئەوە